دەوری هەش حوتو دەبێت ئەو بڕیارە لە وڵاتەکەدا چەسپێنراوە واتا لە دەمێکدا کە نەخۆشی کۆرۆنا لە وڵاتدا بڵاوبووتەوە و دەیانەوێت پێشی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بگرن. لە مانگیەکی 6 ئەمساڵڕا فرۆشتنی ئەلکۆهۆڵ بۆ خواردنەوە لە ماڵ تەنیا لە چەند ڕۆژی دیاریکراوی حوتودا ئازاد دەبێت، بەڵام ئێستا ڕەخنەگرانی ئەو بڕیارە دۆخەکە بۆ داهاتی ژیانی خۆیان بەباشی نابین و دەڵێن کاروپیشیان زیانێکی زۆری کردووە. یەکەم یەکشەمە کاتێک سەرۆک ڕایگەیان کە خەڵک نابێت لە 100 کەس زیاتر لە دەوری یەکتر کۆ ببنەوە، ڕۆژی دواتر بینیمان کاریگەری هەبوو، بۆیە دووشەمە هەرە خراپترین ڕۆژ بوو. ناچار سێشەمە دامان خست. ئێستا زیاتر لە 7 هەفتەیە هیچ داهاتێکمان نەبوو و هەستی پێ دەکەین کە چەندە ناخۆشە، بەڵام 2 هەفتەیە دەواازەی چێشخانەکەمان کردوتەوە هەرچەند داهاتەکەشی کەمە. بەڵام کەسانێکی زۆر دەوڵەمەند هەنە کە هێشتاش دەیانەوێت بە هەر نرخێک بێ هێشتا مەی بکڕن. مشتری دەوڵەمەند پەیوەندیمان پێوە دەکەن و داوای کڕینی ئەلکۆهۆڵ دەکەن و بەڵێنی 570 دلار دەدەن. هەر بۆیە زۆر سەختە، دەبێت ڕێز لە بڕیارەکە بگریت و ئەلکۆهۆڵ نەفرۆشی. کاربەدەستانی حکوومەت دەڵێن کە بڕیاری بەربەزدانە لەسەر فرۆشتنی ئەلکۆهۆڵ وای کردووە کە ڕێژەی تاوانکاری پەیوەندیدار بە خواردنەوەی مەی کەم بێتەوە و بە تایبەتی لە ژمارەی ئەو کەسانەی کە لەم پەیوەندیەدا دەنێرنە نەخۆشخانەکان و لاکانی خواردنەوەی مەی توند و تیژی نیشان دەدەن. دەژڵێن ڕووداوی ئۆتۆمبیلیش لەسەر جادەکان کەم بوونەتەوە. بەڵام باشووری ئەفریقا بازاری ڕەشی بۆ سیگار فرۆشتن زۆر چالاکە و پەیوەندی بە تۆڕەکانی تاوانکاریش هەیە، بۆیە ئەو دەستفرۆشەی سەرشەقام دەڵێ هێشتاش گەلێک سیگاری بۆ فرۆشتن هەن. ئەوان سیگاریان قەدەغە کردووە، بەڵام هێشتا دەتوانین لەسەر شەقامەکان بە قاچاق بیکڕین. کاربەدەستانیش ئەوە دەزانن چونکە خەڵک هەردەکێشێت. ئەم دانیشتووە بڕیارەکەی پێ باشە. بەنەبوونی ئەلکۆهۆڵ پلەی تاوانی زۆر جددی دابەزیوە و پاشان تاوانەکانی پەیوەندیدار بە خواردنەوەی ئەلکۆهۆڵەوە وەک لێدان لە خانمان شەڕەدەم زۆر دابەزیون چونکە ئەلکۆهۆلی کەم هەیە. ئەمە وەک شتێکی باش دەبینم. بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا بە هێواشی لە ئەفریقادا بڵاو بووەتەوە. بە پێی راپۆر زیاتر لە 24,000 کەس پەتاکەیان گرتوێتەوە و زیاتر لە 500 کەسیش پێی بردوون.